مسرور بارزانی داواکاریەک ئاڕاستەی ئاواتی شێخ جەناب وەزیری دارایی دەکات. ئەنجومەنی مامۆستانی ناڕازی ڕایانگەیاند لە بایکۆتی هۆڵەکانی خوێندن بەردەوام دەبین. زانیاری لەبارەی پارە بلۆکراوەکانی حکوومەتی هەرێم و پارتیەوە ئاشکرا دەکرێت. سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. وەزیرێکی بزوتنەوەی گۆڕان ناوەڕۆکی کۆبوونەوەیکیان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئاشکرا دەکات و ڕای دەگەێنێت تیمی بزوتنەوەی گۆڕان و پارتی کۆبوونەتەوە و مەسرور بارزانیش داواکاریەکی ئاڕاستەی ئاواتی شێخ جەناب وەزیری دارایی کردووە. دانا عەبدولکەریم وەزیری ئاوەدانکردنەوەی حکوومەتی هەرێم لە پشکی گۆڕان ئاشکرای کرد لەو کۆبوونەوەیدا هەم ئێمە گلەیمان لە پارتی و هەم پارتیش گلەی لە ئێمە هەبوو لەسەر ئەو ڕێکەوتنەی لە نێوانماندا واژۆکراوە بۆ بەشداریمان لە کابینەی نوێی حکوومەتی هەرێم و لە ئێستاشدا لە سەدا 50 جێبەجێکراوە. لەبارەی گلەیەکانی پارتیەوە وەزیرەکەی گۆڕان وتی پارتی هەندێک گلەی لێمان هەبوو لەسەر هەندێک هەڵوێستی سیاسی یان هەندێک کارکتەری سیاسی بزوتنەوەی گۆڕان کە لە چوارچەوەی ڕێکەوتنی پارتی و گۆڕان کاریان نەکردووە و دژی حکوومەت قسەیان کردووە. وتیشی مەسرور بارزانی وتوەتی بەڕێزەوە لە کارەکانی وەزیری دارایی دەڕوانین بۆیە داوای لێ دەکەین پێکەوە بەردەوام بین. بەڵام وەزیری دارایی دۆخی دوو ئیدارایی لە ڕووی داراییەوە بە بربەست لە بەردەم کارەکانی وەزارەتەکەی دەزانێت. ئەوەشی خستە ڕوو وەزیری دارایی لە نامەیەکدا کە ئاڕاستی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕانی کردووە داوای کردووە کەسێک لە شوێنەکەی دابنرێت. ئەنجومەنی مامۆستانی ناڕازی لە ڕێگەی نووسینگەی سلێمانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە داواکاریەک ئاڕاستەی سەرجەم دەسەڵاتە فیدراڵیەکانی عێراق دەکات و داوا دەکات موچەی فەرمانبەران و مامۆستایان و موچەخۆرانی هەرێم لە بەغداوە بدرێت و بەغداش وردبێنی لە داهاتی نەوخۆ و نەوتی هەرێمدا بکات. ئەمڕۆ پێنجشەممە ئەنجومەنی مامۆستانی ناڕازی چوونە نووسینگەی سلێمانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و کۆنگرێکی ڕۆژنەماوانیان ئەنجامدا ئەوەیان ڕوون کردەوە دەیانەوێت بە بەغدا بڵێن ئیتر ئێوە موچەی موچەخۆرانی هەرێم بدەن بۆ ئەوەی چیتر سوکایەتیمان پێ نەکرێت. لەو کۆنگرە ڕۆژنەماوانیدا ئەنجومەنەکە ڕاگەندراوێکی ئاڕاستی دەسەڵاتە فیدراڵیەکانی عێراق کردو و ڕایگەیاند ئەو مافەی کە هیچ دەسەڵاتێک بۆی نییە و ناشتوانێت دەستی بۆ بەرێت کە موچەیە ماوەی 8 ساڵە لە هەرێم بەرپرسانی ئەم وڵاتە دەستی بۆ دەبەن و بەویستی خۆیان مامەڵەی لەگەڵ دەکەن. ئاشکراشی کردووە لە ماوەی ئەم 8 ساڵەدا موچەی 12 مانگیان هەر پێ نەداوین و 36 مانگیش یان چارەکە موچە یان نیو موچەمان پێدراوە. لە 2016 شەوە پلە بەرزکردنەوەی فەرمانبەران و مامۆستایان ڕاگیراوە و تا ئێستاش دەستی پێ نەکردوتەوە و لە ئێستاشدا هیچ مانگێک موچە وەکو خۆی و وەکو پێویست دابەش ناکرێت. لەبارەی کاریگەری بایکۆتیش لەسەر پرۆسەی پەروەردە ئەنجومەنەکە جەختی کردەوە ئێمە بایکۆت دەکەین چونکە پێمان وایە هەموو ئەو داهاتانەی هەیە دەچێتە خزمەتی دوو بنەماڵە لە هەرێمی کوردستان. زانیاری ئاشکرا دەکرێت سەبارەت بە پارە بلۆکراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە بانکەکانی لوبناندا. با جۆرەی راپۆرتێکی پێگەی ئەلدەرەجی لوبنانی 100 ملیۆن دۆلاری پارەی فرۆشتنی نەوتی هەرێم لە بانکەکانی لوبناندا بلۆکراون و حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت بیان گەڕێنێتەوە و مامەڵەیان پێوە بکات. بە شێوەیەک تەنیا لەیەک هەژماری بانکیدا نزیکەی 310 ملیۆن یۆرۆ پارەی فرۆشتنی نەوتی هەرێم بلۆکراوە. جگەلەوەی لە یەکێک لە بانکەکانی تری لوبناندا 294 ملیۆن دۆلاری تری پارەی نەوتی هەرێمی کوردستان بلۆک کراوە. پێگە لوبنانیەکە ئاماژەی بەوە کردووە کە ئەو بڕەپارەیە تەنیا هی دوو هەژماری بانکیە لە کاتێکدا دەیان و بگرە سەدان هەژماری بانکی پارەی بەرپرس و خاوەن کارە عێراقیەکان لە بانکەکانی لوبناندا بلۆکراون کە بەپێی وتەی سەرچاوەیەکی حکومی عێراقی مەزەندە دەکرێت تێکڕای ئەو پارە بلۆکراوانە بگاتە 7 ملیار دۆلار لە بانکەکانی لوبناندا. لەو بڕەپارەیەش نزیکەی ملیارێک و 300 ملیۆن دۆلاری هی حکوومەتی عێراقیە. پێگەکە دەڵێت نازانرێت کە ئایا ئەو پارە بلۆکراوانی هەرێمی کوردستان لەناو ئەو ملیار و 300 ملیۆن دۆلاری حکوومەتی عێراق هەژمارکراون یان ئەوان جیاوازن. بەڵام جەخت لەوە کراوەتەوە کە تێکڕای پارە بلۆکراوەکانی سیاسی و سەرمایەدارانی عێراقی لە لوبنان دەگاتە 7 ملیار دۆلار کە بەشێکیان ئەو پارە بلۆکراوانن کە هی سەردەمی ڕژەمی سەدام حسێن و بەهۆی سزانە دەوڵەتیەکانەوە بلۆکراون. سەبارەت بەو بابەتە هومەم شەماع پسپۆری ئابووری عێراقی وتوێتی تەنیا لە میانی بەدواداچوونم بۆ بابەتی پارەکانی بانکی کوردستان لە لوبنان بۆم دەرکەوتووە
کە پارەکانی ئەو بانکە لە 3 بانکی لوبنانی دەستیان بەسەردا گیراوە و بڕەکەی 40 ملیۆن دۆلاری ئەمریکیە. جاختیشی کردوتەوە کە ئەو بڕەپارەیە بەراورد بەو پارەی سەرچاوەیەکی حکومی عێراقی باسی کردووە بەوەی کە بڕی 7 ملیارد دۆلاری بەرپرس و سەرمایەدارانی عێراقی لە بانکەکانی لوبنان دەستیان بەسەردا گیراوە بە بڕەپارەیەکی کەم هەژمار دەکرێت. وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان لیستی موچەی سەرجەم وەزارەتەکانی بڵاو کردەوە و ڕۆژی یەکشەممە دەست بە دابەشکردنی موچە دەکرێت. وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێم ئاشکرای کرد ڕۆژی یەکشەممە دەست بە دابشکردنی موچەی مانگی 3 دەکرێت و بە خشتەیەکیش دابشکردنی موچەی سەرجەم وەزارەتەکان لە ماوەی 18 ڕۆژدا دابش دەکرێت. وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێم بڵاوی کردەوە ڕۆژی یەکشەممە دەست دەکرێت بە دابشکردنی موچەی مانگی 3 و تاوەکو ڕۆژی 28 ئەم مانگەش دابشکردنی موچە بەردەوام دەبێت. لە خشتەکەی وەزارەتی داراییدا ئەوەش باسکراوە دەی ئەم مانگە یەکەم وەزارەت تەندروستی دەبێت کە موچەی پێدەدرێت. دابشکردنی موچەی مانگی 3 لە ڕۆژی دەی 4دا کاردانەوەیکی زۆری بەدوای خۆیدا هێناوە و لە چەند ڕۆژی ڕابردووشدا میدیای فەرمی گۆڕان ئاشکرای کرد پارە بۆ موچە ئامادەی و مەسرور بارزانی ڕایگرتووە. بەپی زانیاریەکانیش موچەی مانگی 3 دابش دەکرێت و موچەی مانگی 4 دابش ناکرێت. لەلایەکی دیکەشەوە عەلی حەمەساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان دەڵێت پارەی پێویست لەبەردەستە بۆ موچە و دەتوانرا تا جەژن 2 موچە دابش بکرێت و دەژڵێت درێژکردنەوەی دابشکردنی موچە بۆ کۆتایی مانگ ستەمکردنە لە موچەخۆران و بێباکیە لە ژیانی خەڵک. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربن.